ئەم خێزانە لە مووسڵ هاتوونە مووسڵ تەنها ئەوەیشیان هەرگردێمە تعمیری مووسڵەکەین و وەڕێگا نادەین هەموو ئەو خەڵکانی خراپەیان کردو بەرامبەر بە مووسڵاوەکان بگەڕێنەوە ناو مووسڵ بەواتای قوبوڵ نەکردنی داعشە لەوێ دەستخۆشیان لێکم کە شتێکی باشیان کردووە ئەبوو ئێمەش وەکوانمان بکردایە هەنە بواە ئەمانام ئایلانە 220 بۆ 230 خێزانە و بەردەوامیشی هەیە زیادیشەکە قوبولکردنیان لە کەرکووکە شتێکی خراپە لەبەرەوەی کۆمەڵێ شتی وەزعی ئەمنی لە ڕووی وەزع ئەمنیەوە خراپە بێت لە ڕووی وەزعی کۆمەڵایەتیەوە و تێکڵاوبوونی مناڵەکانیان لەگەڵ مناڵی خەڵکی بێتاوانە کۆمەڵە شتیان لێ فێرەوە بن ڕەنگدانەوەی خراپی ئەبێ و مەشاکل ئەبێ لە مەدرسەکانە لە شوێنەکانی یەکەم جا وایە سید محافظ دەورەی خولی ساڵیان بۆ بکاتەوە بۆ تەئیلکردنیان دووبارە خاستە مناڵەکان بتوانن لەگەڵ کۆمەلگا بگونجێن و ئافرەتەکانیان و ئەو فکرە و بیری توندڕەوانەی هەیەە لە ناوی بەرن و بگەڕێنەوە کۆمەلگا لە سعودیە ئەوانەی کاگیرێن ئەسیرە بن و دێنەوە 2 ساڵ 3 ساڵ تەئیلیانەکەنەوە بۆ ناو کۆمەلگا بوونەوە هاوڵاتێکی تەبیعی ئەمە وەکو مخدرات وایە تا نەتوانی لە مێشکیان دەری کەیتونەیان گەڕێنیتۆ ناو کۆمەلگا ناتوانرێت تێکڵاو کۆمەلگای بکەیت.